بەڵێتر بەلارە دابردنی ڕای گشتی هاوکات دژایەتیکردنی پرۆژەکانی حکوومەتی یاریمی کوردستان نیگەرانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و هاوڵاتیانیشی لێکەوتوتەوە سەبارەت بە یاساکانی کاری ڕۆژنامەگەری و هەروەها میدیا لە هەرمی کوردستان لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر نەزاکەت حوسێن سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما دکتۆر زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەوەی کە ئێستا چەند میدیایەک دژی بەرژەوەندەکانی حکوومەتی یاریمی کوردستان بە ڕاستەی خزمەتکردن بە لایەنێکی دیکە دەیکەن ئایا چێتە چوارچەوەی کاری ڕۆژنامەگەری و میدیایەکی پرۆفشناڵەوە؟ دەستان خۆش بێ بەڕاستی ئێمە ئەبێ باوەڕمان بەوە هەبێەوە ئەمە باوەڕیش نییە حەقەتە کە ئەجندایەکی ناحەزی و ئەجندایەک لەم هەرێما بە دەستی هەندێک نەیار و ناحەزی حکوومەتی هەرێمی کوردستان و ناحەزی پرسەنەتەوەیەکە و ناحەزی گەشەکردن و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و لە ناو ئەم ئەجندا خەڵکی تایە حیزبی تایە و بێگومان ڕاگەیاندنیشیان هەیە و ڕاگەیاندنیشی تایە بۆیە بە هەموویانەوە ئەجندایە کە جێبەجێیەکەن وەوە ئەجندایە ئەیانەوێ دژایەتی و حکوومەت و هەرێمی کوردستانی پێ بکەن و ئەجندایەکی ناحەزی و ئەجندایەکی خۆفرۆشیە ڕاگەیاندنەکانیش ئەو ڕاگەیاندنانە کە سەر بە و جیهاتەن و سەر بە و ئەجندایەن بێگومان بەردەوام خەریکی شێواندن و خەریکی چەواشەکارین و ئەمە جۆرێک لەو ڕاگەیاندنانە هەیە و نەخێر بە هیچ شێوەیەک ئەمە کاری پرۆفیشناڵی نیە و کاری میدیایەکی بەرپرس و میدیایەکی خەمخۆر و میدیایەکی نیشتمانی و میدیایەکی زمان حاڵی هاوڵاتی خەڵکی کوردستان نیە چونکە هاوڵاتی خەڵکی کوردستان خۆی حکوومەتی خۆی خۆشەوێ و چاوەڕێ حکوومەتەکەی خۆیەتی کاری بۆ بکەوە مافی خۆیەتی کە حکوومەتی خۆی کاری بۆ بکە لەبەرەوە ئەوانە کە بەو شێوازە چەواشەکاریەکەن دوورن لە میدیایەکی بەرپرس و دوورن لە میدیایەکی زمان حاڵی هاوڵاتی بەڵکو میدیایەکن بۆ ئەجندایەکی تایبەتی شەکەن بۆ دەستکەوتێکی شەخصی یا گروپی یا حیزبی تایبەتی خۆیان کار دەکەن ئەو ڕاگەیاندنانە نەکاری پرۆفیشناڵیە نەکاری بەرپرسیارەتیە و نەکارێکی مزداقێتیشە یعنی بەڕاستی ڕاگەیاندنێ ئەم جۆرە ڕاگەیاندنانە کە دروست بوون هیچ استراتیژ و ئەجندایەک و بەرنامەیەکی پرۆفیشناڵی نییە لە پشتیانەوە کە پیان بڵێت میدیا نابێ بەم شێوازە کار بکات چکە میدیا بەم شێوازە کارەکە متمانە لە دەسەدا تۆ ناکرێم سەعاتە هەواڵێک بڵاوکەیتەوە تەنها بۆی لەم سەعاتە سۆز و عاتیفەی خەڵک بگری و کاریگەریەکی عاتیفی لەسەر خەڵک دروستکەیت و چەواشەکاریە بکەیت لە دوای سەعاتی داهاتوو هەواڵەکە بە درۆکەوێت باشە دکتۆر ئەمە متمانەی نێوان میدیا لەگەڵ میدیایەکی ناباتش ئەتوانم بڵم جۆرێکن لە میدیای زەرد چۆن جۆرێکن لە میدیای زەرد بە میدیا و بەڕاگەاندن بکات لە دوای ئەوەی کەم چاواشەکاریانەوەکو بەڕێزت ئاماژت پێکرد ئاشکرا دەبن ڕاستیەکان دەخرێنە ڕوو وەڵاهی ئێمە بمانەوە نەمانەوە میدیا کاتێکا لە هەناو کۆمەڵگەیەکە ئیشەکات ئەو میدیایە خۆی جۆرێک وەرگری بۆ خۆی دروستەکات و ئەو وەرگرە خۆی چاوی کراوەیە و ئەو وەرگرە خۆی متابعە و ئەو وەرگرە تا ڕادەیەکی باش خۆی هۆشیارە چونکە ئەم سەردەمە سەردەمێک نییە لە سەردەمە کۆنەکانە جۆرێک لە میدیا هەبووە کە بۆ نمونە زمان حاڵی شوێنێک بۆ زۆر بە ئاسانی توانیوێتی چەواشە بکە درۆ بکە مێشکی خەڵک بگرێ لەبەرەوەی میدیای بەدیل نەبووە لەم سەردەمی سۆشیال میدیا و ئەم هەموو کەناڵە فراوانە و کرانەوەی جیهان و هەواڵێک لەم پەڕی جیهان بۆ ئەو پەڕی جیهان لە چرکە ساتاوەکو خۆی ئەگات لە چەندین کەناڵی جۆرا و جۆرەوە ئەم جۆرە میدیانە تەمەنیان کورتە مێژویان کورتە و کاریشیان کورتە و متمانەشیان کورتە بە دڵنیاییەوە. باڵێ دکتۆر هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی دنیا زۆرترین میدیای بینرا و بیسرا و نووسراوی تێدایە بە ئەوانەی سوشیال میدیا بچە بە ئەوانەی کە لەسەر سەتەلایەتەکانن بە بەراورد بڵاوەتانی دیکە کەواتەمە ئازادیەکی باش لە کوردستان هەیە بۆ ئازادی ڕاگەیاندن و دەربڕینی بیرروڕا بەڵام یاساکانی هەرێمی کوردستان لەمبارەوە چی ئەڵێن چۆن مامەڵە لەگەڵەوە میدیایانە دەکەن کە پابەندی کاری ڕۆژنامەگەری و میدیا نابن؟ من خۆم سەرۆکی لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامە نووسیم بەڵێ ئازادیەکی ڕەها هەیە لە هەرێمی کوردستانە و ئازادێکی تەواو بەرقەرار کراوە بەڵام بەداخەوە ئەو ئازادی استیخلال کراوە و لەژێر چەتری ئەو ئازادیە ناحەقی ئەوترێت چەواشە ئەکرێت نادادی ئەوترێت و کۆمەڵێک میدیا دروست بووە کە بۆ لایەنی ناحەز و لایەنی دژ بە هەرێمی کوردستان کارەکەن
بۆیە بەڕاستی بە پێی یاسا ئەگەر ئێمە کار بکەین یاساکان ئەوەی ئازادیەکی بەرهەم هێنابوو و حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دروستبوونی کابینەکانەوە دوای ئازادی هەرێمی کوردستان تەبەنی ئازادیەکی کرد تەبەنی یاسایەکی کرد کە زۆرترین ئازادی بڕەخسێنێت و ئەوە لە ئامانجی ئەوەی کە زۆرترین خزمەت بەڕای جیاواز بە هاوڵاتی بە دەنگی هاوڵاتی بکە بەڵام ئێستا بەداخەوە ئەو ئازادی استیقلال کراوە و ئازادیە سوودی لێوەرگیراوە و زۆر میدیای چەواشە و میدیا بە ئەجندای دەرەکی و بە ئەجندای ناحەز لەژێر چەتری ئەو ئازادیە گەشەی کردووە بۆیە داواکارین لە کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێخستنێکی زیاتر بۆ بواری میدیا و سێکتەری میدیا لە هەرێمی کوردستان بکات چونکە لە هیچ وڵاتێکی دنیا نییە تۆ میدیایەک لە ناو خۆی وڵاتەکە فەرمانی ڕسمیەت و کارکردن و مۆڵەتی بە یاسای ئەو وڵاتە بۆ دەرکرابێت و بەشێکیش پشتی بە بودجەی ئەو وڵاتە بەست بێ و خۆی بە نوێنەری ئەو خەڵکی ئەو وڵاتە بزانێ بەڵام کار بۆ ئەجندایەکی تێکدەری چەواشەکاری ناحەزی پلانگێڕی بکات وە بەڕاستیە بێ ئەمە ڕێک بخرێت و ئەمە کاری بۆ بکرێت میدیایەکی نیشتمانی خوازیاری خەڵکی و زمان حاڵی حکومی بێتە بەرهەم و هەر میدیایەکی تریش کار ئەکات ئێمە داواکاری ئەوە نین کە ئازادی بەردەستکرێتەوە بەڵام ئازادیەکە ئەبێ بە کۆدێک ڕێک بخرێت لانی کەم تۆ لە سەروی هەموویە بەرپرسیارێنەتەوەی و نیشتمانیەکەت لە بەرچاو بێت نابێت لە پێناو دەستکەوت و قازانج و چەواشەکاری و هەندێک گروپ و لایەن و تاقم کە ئەتوانم بڵێم پێگەیان لە ژینگەکانی تر و لە ژینگە سیاسیەکان نەماوە بەڵام هاتووە لە میدیاوە ئەوێ بە چەواشە پێگەیەک بۆ خۆ دروستکە نابێ میدیا بکرێتە ئامرازی چەواشەکاری پلانگێڕی و شێوان باشەکەواتەگەر یاسا لە هەرێمی کوردستان هەبێ بەڵام کاری پێ نەکرێت کە مۆڵەتی ڕسمی واتە لەژێر چەتری ئازادیەکە کە حکوومەتێک بەرهەمیێناوە تۆ بێ دژایەتی و حکوومەتە بکەی ئەمە لە هیچ وڵاتی ئیجراتی سندیکای ڕۆژنامەنووسان بەرامبەر بەم جۆرە پێشێلکاریانە و میدیانە چی دەبێت؟ ئەزانی چۆنە خۆی ئێمە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سندیکایەکی داکۆکیە لە ڕۆژنامەنووس نەک ڕێگەی پێدرابێت کە بە مەسەلەن ئیجراعات لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیان چونکە ئێمە ئەزانین یاسامان هەیە لەم هەرێمە یاسای باشمان بەرهەمهێناوە بەڵام پێویستمان بە یاسایەکی شمولیتر و گشتگیرتر هەیە کە تەواوی سێکتەرەکانی میدیا ڕێک خات بە سۆشیال میدیاوە بە میدیای بینراوە و بیستراوە و خوێنراوە و سەلاحیەتی سزادان غەرامەکردن لێپێچینەوە مۆنیتەرین بۆ میدیا بکرێتە ئەستۆی شوێنێک ئەنجومەنێک بێت وەزارەتێک بێت سندیکایەک بێت سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هەمیشە هەڵوێستی هەبووە و مووقیفی هەبووە و بەیاننامەی دەرکردو بەرامبەر ئەو پێشێلکاری کە هەندێک میدیای کوردی و چەواشەکاری ئەکا بەڵام ئێمە ئەزانین ئەرکی سندیکا ئەرکێکی نەقابی داکۆکی کاریە لەو چینەی کە ڕۆژنامەنووسە لە بەردەستیا زیاتر وەک لەوەی کە چاودێر بێ بەسەر میدیاکانەوە بەڵام بێ هەڵوێستیش نەبووە لە هیچ کاتێکدا بەرامبەر ئەو چەواشەکاریانەی هەندێک میدیایی کات. بەڵێ بەڕێز دکتۆر نەزاکەت حوسێن سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سپاس لە هەولێرەوە لەگەڵمان.